و حکوومەتی هەرێم و یەکێتی و پارتی لە ڕابردووە بە جۆرێک کاریان کردووە سیاسەت و حکومڕانیان کردووە لە کوردستان کە هەیبەت و شکۆیان بۆ کوردیش نەهێشتووە. وەکو وتم کورد ئێستا لە بەغدا هەرچی پەیوەندی بەوە هەبێ ئەوانەی هەڵەسنەوە لە کاتێکە پێشتر بەو جۆرە نەبووە. پێشتر داوای نیوەی نەوتی هەرێمیان نەکرد بۆی هەموو مافەکانمان بدەن. ئێستا هەموو نەوتی هەرێمیشیان دەست بەسەرا گرتووە، هەموو مافەکانمان نادەن. هاوڵاتی هەرێمی کوردستان وەک هاوڵاتی پلە دوو لە عێراق سەیرەکرێ. وەکو وایە ئێمە ئێستا ئاوارە بین و لە خێمەی ئەوانە بین لە هەرێمی کوردستان، وەکوەوەی خێرمان پێ بکەن، بەو جۆرە مامەڵاکەن. هەموو ئەمە نەتیجەی شکستی حکومڕانیەکی خراپی ناشرینی هەرێمی کوردستانە کە ئەمە دەبوو هەر لە سەرەتاوە وەفدی مفاوزی یەکێتی و پارتیکاریەکە بەجیا مفاوزاتی کردووە، هەریەکە گوێی لەوی تر نەگرتووە، پرسیان بە ئێمە ومانان و بەلایەنەکانی تریژ نەکردووە. دەبوو زۆر شتی تر هەیە مستحقاتی خەڵکی کوردستانە شەڕی لەسەرکەن، بەڵام هاتبوون کێشەکانی هەرێم کە پشکی کێ زیاتر بێ و چۆن هەرێمی کوردستان کە نەوتی لە دەست نەماوەشتی تریان دەستکەوێ لەم بەشە بووجە خەریکی ئەو شەڕانە بوون بەداخەوە.